سێهەم شت خۆشەویستەکانم ئێمە کاتێ خوا وعدێکی پێماندا دڵنیا بین کە خوا مخالفەی وعدی خۆی ناکات. سەحابەیەک ئەڵێ زۆر بێتاقەت بووین، زۆر عەزاب ئەدرایین لە خەبابی کوڕی ئەرەت ئەڵێ لە مەکە زۆر عەزابمانیان ئەدا، خەڵکی مەکە زۆر هیلاکیان نەکردین، ئەوەی ئیماندار بێ لەژێر عوقوبە و لەژێر سزایە بێ، هەندێکەشمانیان ئەکوشت لەژێر ئەشکەنجەیە. ئەڵێ منیش چوومە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، هەندێک سەحابە وتیان بۆ ناچیتە لای پێغەمبەری خوا داوا بکەی دوعا بکە خوا ڕزگارمان کە لە مۆزە. ئەڵێ چووم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاڵی کەعبەیان نوێژێ کرد، چووم وتم ئەی پێغەمبەری خوا تاکەی ئێمە تەحەمولی ئەم ناڕەحەتیە بکەین، تاکەی ئەم بۆ دوعامان بۆ ناکەی خوا ڕزگارمان کاو لە مۆزە. ئەڵێ تەماشام کرد دەمچاوی پێغەمبەر تێک چوو، ڕەنگی تێک چوو، فەرمووی ئەزانن ئێوە زۆر کەم سەبرن، زۆر کەم سەبرن، قەومەکانی پێشی ئێوە لەسەر دینەکەیان ئەمەنە بە ئارام بوون، بە شانەی ئاسنین، پێستەکەیان لەبان پشتیاندا ئەمەڵکان ئەوان هەر هەڵنا ئەگەڕیانەوە سەبریان ئەگرت، بە منشار بە هەڕا ئەیانیان کردە دووکتەوە، بەڵام ئەوان هە سەبریان ئەگرت. واللهی ئەم دینە سەرەکەوێ، واللهی ئێمە لەسەر حەقین، ڕۆژیە تێ لە فڵان شوێنەوە بۆ فڵان شوێن ئافرەتێک ئەتوانێت بە تاق و تەنیا بڕوا، یا شوانێک ئەتوانێت خۆی و مەڕەکانی بڕوا بەبێ ئەوەی لە هیچ بترسێ ئیلا مەگەر لە گورگ نەبێ بڵێ لەوانەیە پەلاماری مەڕەکانم بدە. جا ئەو کاتە وڵاتی عەرەب هەر عەشرەتێک خۆی بۆ خۆی دەوڵەتێک بوو، کەس نەیەتوانی لە وڵاتێک بڕە لە شوێنێک بچێ بۆ شوێنێک، حتا وەلەو کورتیش بۆە مەسافەکەی، کەس نەیەتوانی تێپەڕ ببێ بە ئاسانی، ئەیان گرت ئەیان کوشت ماڵەکەیان داگیرە کرد. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە فڵان شوێن بۆ فڵان شوێن لەم پەڕی جەزیرەی عەرەبە بۆ ئەو پەڕی جەزیرەی عەرەب ڕۆژێ دێ ئەمن و ئەمان ئەوەنە زۆرە بێ کابرا بەبێ ترس ئەڕوا مەگەر لە ترسی گورگ، بەس لە گورگ بترسێ کە پەلاماری مەڕەکەی بدە. دەی بالفعل وابوو چەند ساڵێکی پێچوو خوای تەعالا ئیسلامی وا سەرخست، دەوڵەتی ئیسلام وا زاڵ بوو، ئەمن و ئەمانی بۆ خەڵکێنە. ئێمە بێ قەناعەتمان وابێ ئەوەی خوا و پێغەمبەری خوا بیفەرمن 100% وایە، دڵنیابین بە وعدی خوا و پێغەمبەری خوا و دڵنیابین هەرچی خوا بهێنێتە ڕێگامان ئەوە خێریت، ئەوە خێری ئێمەی تایە.